ستافی وێبسایەتی گەلاوێش ئەرکی دابەشکردنی بەرهەمەکانی گەلاوێشخانمان گرتۆتە ئەستۆ کە ئەمە یەکەم مەراسیم نییە بۆ دابەشکردنەکەی بەڵکو پێشتریش ئەم بەرهەمانە دابەشکراون لە سەررجەم کتێبخانەکانی شاری سلێمانی بە قەزا و ناحیەکان و دواتر گواستراوەتەوە ئەم دابەشکردنە بۆ شاری هەولێر و کەرکووک و دۆک و کۆیە و ناوچەی گەرمیان و کۆمەڵێک لە نووسەران و ڕۆشنبیران و ئەکادیمیانی ئەو شوێنانەش بێبەش نەبوون لە ئەم بەرهەمانە. گەر بمانەوێت زانیاریەکی فکری سیاسی کۆمەڵایەتی یان سایکۆلۆژی لەسەر کۆمەلگای کوردەواری وەرگریت ئەوە ئەمە بەرهەمەکانی خات و گەلاوێش سەرچاوەیەکی هەرە بە نرخی زانیاریەکانە. لە کۆتاییدا وەک داوایەک دوو داوای سەرەکیم هەیە ئەگەر گوێی لێ بگیرێت ئەویش ئەوەیە کە دەستگا ڕۆشنبیری و ئەکادیمیەکان بە نمونەی وەزارەتی ڕۆشنبیری هەوڵی ئەوە بدەن کە وێبسایتێک بگرنە ئەستۆ یان دایمەزرێنن هاوشێوەی وێبسایتەکەی گەلاوێشخان ئەویش بۆ ئەرشیفکردنی ئەدەبیاتی کوردیە لە کۆن و تازە تا بتوانین ئەو ئەرشیفە پارێزگاری بکەین و خوێنەری کوردی پێ ئاشنا بکەین. داوای دووهەمیشم ئەوەیە کە لە وەزارەتی پەروەردەیە کە بایەخێک بە ئەدەبیاتی ژنان بە نمونەی ئەدەبیاتی گەلاوێش بدرێ یان بدەن ئەمیش بۆ پێی کە ئێمە ئەیبینین بە ئاشکرا زیاتر بایەخەکان بە ئەدەبیاتی پیاوان دراوە و گەلاوێشخانیش ئەو مافەی هەیە کە نەک خۆی مافەکە بە خۆی بدات تەنانەت ئەو توێژینەوەی کە لەسەری کراوە ئەوە دەسەلمێنن کە شایستی ئەوەیە کە خوێندنەوەی لەسەر بکرێ و توێژینەوەی لەسەر بکرێ لە ناوەندە ڕۆشنبیری و ئەکادیمیەکانە